ئەو پەتایە ئێستا بڵاوە ئایا ئەو پەتایە نوێیە یاخود پێشتر هەبووە. نیشانەکانی چین ئەم پەتایە؟ ئایا مەترسی هەیە لەسەر ژیانی مرۆڤەکان و هەروەها ڕێگارەکانی خۆپاراستن چیە لەم پەتایە؟ بەڕێزان، ئەم پەتایە کە ئێستا بڵاوە لە ناو خەڵکی، ئەم پەتایە نوێنیە و پەتایەکی قەدیمە و دەتوانم بڵێم سەدان ساڵە لە ناو مرۆڤایەتی هەیە. بەڵام ئەم پەتایە پەتای ئینفلۆنزایە وەرزیە، واتە لە وەرزەکانی پاییز و زستان و بەهار زیاترن، ئەوەتە لە مانگی دەوە دەست پێ دەکا هەتا وەکو مانگی 4 و 5 لە هەموو وڵاتان ئەم پەتایە بڵاو دەبێتەوە. بەڵام ئەم پەتایە سیفەتێکی هەیە، ئەو میکرۆبێکە دروستی دەکا کە ڤایرۆسە، پێی دەڵێن ڤایرۆسی ئینفلۆنزا، جۆری زۆرە، یعنی سەدان جۆری ڤایرۆسی ئینفلۆنزامان هەیە و هەروەها هەموو ساڵێک خۆی دەگۆڕێ. بۆیشە ئەگەر دیقەتتان دابی ڤاکسینەکەی کوتانەکەی کە ڕێگرە لەم پەتایە و یاخود نیشانەکانی کەم دەکاتەوە، هەموو ساڵێک ڤاکسینێکی نوێ دروست دەکرێت لەبەرەوەی ڤاکسینەکە خۆی دەگۆڕێ. ئایا کاریگەری یاخود مەترسی هەیە لەسەر ژیان مرۆڤەکان؟ بە شێوەیەکی گشتی مەترسیەکی ئەوهای نییە، پەتایەکە بۆ ماوەی 5 ڕۆژێک دەخایەنێ، نیشانەکانی بریتیە لە تایەکی بەرز، سرێشە، قوڕگێشە و هەروەها نیشانەکانی پەسیو، ینی ئاو لە کەپۆی دێتە خوارێ و هەندێک جار کۆخەی لەگەڵ دەبی و قەلبێشان و هەندێک جاریش نیشانەی کۆئەندامی هەرسی لەگەڵ دەبی، دڵتێکەڵچوون، ڕشانەوە و هەروەها زیبچوون. ئەگەر هاتو مرۆڤەکە گەنج بێ و هیچ نەخۆشێکی درێژخایەنی نەبی، هیچ کاریگەریەکی نابی و 5 بۆ 10 ڕۆژ دەخایەنێ و دوایی نەخۆشەکە چاکە بێتەوە. بەڵام کاریگەری لەسەر چێ دەبی؟ لەسەر ئەوانە دەبی کە بەرگری لەشیان زەعیفە، وەکو منداڵی گچکە لە 6 ساڵ کەمتر، بە تەمەنەکان ئەوانەی لە 6 ساڵ گەورەترن و هەروەها نەخۆشەکانی درێژخایەن بە شێوەیەکی گشتی وەکو زەخت و شەکرە و دڵ و نەخۆشیەکانی ڕەبوو، ئیلتیهابی درێژخایانی ڕێڕەوی هەناسە، یان ئەوانەی شێرپەنجیان هەیە و لەسەر عیلاجی کیمیاویە، ئەوانە بە شێوەیەکی گشتی بەڵێ کاریگەری لەسەریان دەبی و پێویستە سەردانی پزیشکی پسپۆر بکەن. ئەوانن کێن کە پێویستیان بە سەردانی پزیشکەیە. ئەگەر هاتو درێژەی کێشە لە 5 ڕۆژ زیاتر بوو، لەرز و تایەکە و هەساناسە تەنگی و شتیوای لەگەڵ بوو، پێویستە سەردان بکە. ئەگەر نا، نەخۆشەکە دەتوانێت بەس پاراستۆلۆر بگرێ بۆی تایەکەی کەم کاتەوە، ئیستراحەت کا و شلەمەنی وەربگرێ، هیچ کێشەیەکی نابێ ئینشاءالله و زۆر بەشیان چاکە بنەوە حتا بەبێ چارەسەر. و پێویست ناکە کۆمەڵێک دەرمان لە بەلاش وەربگری، پارەی خۆت سەرف بکەی و هەروەها ئەو دەرمانانە هەموو کیمیاوینە و هەموو مزعفاتێنە، پێویست ناکە علاگەک دەرزی و دەرمان وەربگری لە بۆ ئەم پەتایە. خۆپاراستن لەم پەتایە، خۆپاراستن دوو جۆرە، جۆرێکیان وەکو گوتمان کوتانە کە هەموو ساڵێک لە هەموو دنیا ئەو کوتانە بەردەستە، لە بنکە تەندروستیەکان حکومی سبەینان بەردەستە، هەر لەو جێی کە منداڵی دەکوترێ، ئەوانەی کە بەتوندی دەگرن ساڵانە یاخود نەخۆشی درێژخایەنیە دەتوانن بچن و ڤاکسینەکە یاخود کوتانەکە لە خۆیان بدەن، 150 لە بۆ 60 نیشانەکانی کەم دەکاتەوە و هەروەها دراویشتە خراپەکانیشی کەم دەکاتەوە. ئەوانیت کە خۆپاراستن پاک و خاوینی تاکە کەسیە، دەست شوشتن بە بەردەوامی، بە تایبەتی پێشەوەی نان بخۆی یاخۆت لە WC هاتیە دەرێ دەستت بشۆی و هەروەها ئەوانەی کە توش دەبن بە تایبەتی وا باشترە لە ماڵە 1-2 ڕۆژێک بمینێنەوە و هەروەها کەمامەی دابنێن، ماسکی دابنێن، ئەوە دەکات کەوا ڤایرۆسەکە بڵاو نەبێتەوە و هەروەها جێگەی قەڵەباڵغی کەواتە قەڵەباڵغی دروست نەبێ و یاخود نەچێتە جێی قەڵەباڵغی. ئەو کەسانی کە توش بوونە بە تایبەتی لە کاتی پشمین و لە کاتی کۆخە یاخود لە کاتی خاوێنکردنەوەی ئەو ڕێڕەوی هەناسەیان، وا باشترە بە کلینکس بی و کلینکسەکەش بخرێتە جێیەکی تایبەتەوە زبڵە و قەپات بێ، ئەوە ڕێگر دەبی لە بڵاوبوونەوەی ئەم پەتایە. و ئاخر خاڵ بەنسبەت ئەم پەتایە زۆر کەس دەپرسێ دەڵێ ئایا ئەم پەتایە دکتۆر کۆرۆنایە یاخود نا؟ بەڕێزان، کۆرۆنا بەخۆی ڤایرۆسەکە لە ڤایرۆسی خێزانی ئینفلۆنزای کە باسمان کرد، ئەو ئینفلۆنزایە زیاتر لە 100 جۆری هەیە. بەڵام ئەو کۆرۆنایی کە ساڵانی ڕابردوو هاتوو خەڵکێکی زۆر گیرۆی دەیبوون، ئەو کۆرۆنایە تقریباً دەتوانێت بڵێن 195 نەمایە، ئەو توندەی نەمایە، بەڵکو وەکو ڤایرۆسی ئینفلۆنزا ڤایرۆسێکی خەفیفە و بە ئاسانی تێدەپەڕێ. بەڵام وەکو گوتمان ئەوەیە کە ئەگەر هاتوو نەخۆشەکە بەرگری لە شی زەعیفی بڵێ لەوانەیە ئەم پەتایە ماندی بکە، بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.